بەردەوام دەبین دەچینە لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان باس لەوە دەکەین کە حکوومەتی هەرێم بڕیاریداوە کە نەوت بەسەر هاوڵاتیانەدا بەش بکات بە نرخی تا 103,000 دەخۆی 100,000 دانا بەڵام تا دەگاتە دەستی هاوڵاتی 103 بۆ 105,000 دەگاتە سەر دشێتە سەر نرخەکە لەگەڵەوەشدا ڕای گەیاندووە کە یەک بەرمیل نەوت بە 284,000 دیناری کڕیوێتی بۆی بزانین ئەم نەوتەی لەکوێ کڕیوە بۆ چیم نرخ زۆری داناوە لەسەر هاوڵاتیان و کەم بارگرانی بۆ هاوڵاتیان دروست کردووە فعلا و ئایا ئەم میکانیزمی کڕین و دابەشکردنە تا چەند گونجاوە هەروەها ئەم نرخی کە ئەو توێتی من بۆ ئەوەندە کڕیمەوە تا چەند کاریگەری کاتە سەر نرخی بازاری ڕەش ئەمان پرسیارانە و چەند پرسیارێکی هەروەها بە وردی باسییان بابەتاکەن لەگەڵ میوانەکەمان کاژەنەبیان لە ستۆدیۆ ئامادەیە بەهەجە دەحمەد ماستەر کە ماستەریان هەیە لا گرێبەستە نەوتیەکان کاک بەهجەت بەخێر هاتی سوپاس بۆ ئامادەبوونێت هەر لە نووسینێکی خۆشدا ئاماژەت بۆ داوە کە حکوومەتی هەرێم بەم کاری کە کردوێتی بەم بڕیاری کە دابێتی لە دابشکردنی نەوتدا بەم نرخی کە ئێستا دیاری کردووە زەرێکی دیکەی گەیاندووە ئەو زەرور و زیانانی کە دەیگەێنێت یاخود گەیاندوێتشین زیانەکان بۆکێن بەڵێ بەیانی جەنابتان باش و بەیانی بینەرانی کورسات نیوزی ئەزیزش باش طبیعی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە 58 میلیۆن لیتر نەوت بکرێت و دابەشی کات بە سەر ناوچە سنووریەکان دەواتە ناوچە شاخاوەکاندا کە بەحساب دۆخی ئەو منتیقەیە سارترە و پێویستیان بە نەوت هەیە و بۆ ئەم مەبەستێش 7 میلیارد دیناری دابین کردووە کەڵە من لەو 7 میلیارش زیاترم پێ دابین ناکرێت تەنها 7 میلیارد دینارە و ئەم کەمیەتە نەوتێش کە هەیە قیاسن بەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر یەک بەرمیل وەربگرن پێویستی بە 258 میلیۆن بەرمیل هەیە لیتر هەیە عفو و ئەمەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی تەنها تقریبا نزیکەی لە 130 پێداویستی سەرەتاییترین ینی ئاستی نزمی پێویستی هاوڵاتیان کە یەک بەرمیل نەوت بێت لە 180 ئەوەی دابین کردەوە بەو نرخە زۆرە طبیعی حکوومەتی هەرێمی کوردستان بەم بابەتە بەڕاستی دوو زیانی گەیاندووە یعنی دوو زیانی گەیاندووە یەکەمیان زیانەکان ئەوە بوو کە نەوتی سعری نەوت لە بازاری ئازاد و لە کەتی تایبەتە وردە خۆی دادەبەزی چونکە تایبەتمەندی نەوتی سپی وەکو بانزین و گاز وەکو ئەمانە نییە چونکە نەوتی سپی تەنها بۆ مەوسیمێکی دیاریکرا و زۆر بەکارێت و ئەوەشی کە بەکارێنێ هاوڵاتیە کە مەوسیمەکە تۆزە بەرەو گەرمبوون بڕات تەڵەبی لەسەر نامێنێت نەوت لە بازارەکانە نامێنێت کە نەوتیش دێت بۆ نمونە ئێستا بازرگانەکان لە مانگی 6 و لە مانگی 7 دەسەکەن بە کڕینی نەوتهێنن ڕێژەیەکی زۆر دێن کە هێتە مەوسیمی سەرما ئۆتۆماتیکی سعری نەوت لەبەرەوەی کەمیەتێکی زۆر هاتووە و خواستی ژووردە و لەسەری کەم ئەبێتەوە سعری نەوت ئۆتۆماتیکی دابەزێت طبیعی سعری نەوت دابەزیت جملەکەی تقریبا هاتە نزیکەی 210,000 دینار لە 260,000 دابەزی 50,000 دینار دابەزیاتە خوارەوە بەم بڕیاری حکوومەت هەرێمی کوردستان کە دای و باسی ئەوەی کردکەوەتی ئێمە نەوتمان بە 284,000 دینار کڕیوە ئۆتۆماتیکی عازێکی دا بە بازاری ئازاد ئەوە سەقفی کڕینی منە تۆش زیاتر دامەبەزە یعنی ئەمە ئاماژەیەکە کە بالفعل ڕاشیان گرتووە ئێستا سعری نەوت چەند ڕۆژێکە بە هیچ شێوە دابەزینی بەخۆی نەدیوە چونکە حکوومەت بەمەندە کڕیوێتی ئەمە خاڵێکیان کە زەرەریدا لە هاوڵاتی کە نەتوانێت بە سعرێکی کەم و منافەسە دروستکە لە بینی کۆمپانیەکان ئەمە ڕوونە کاک بەجەت کاکە ڕانکۆ بە هیچ شێوەیەک ڕوون نییە ئەنی من ساویستم باسی ئەوە بکەم ئەگەر هاتو حکوومەتی هەرێمی کوردستان ئەم نەوتەی لە دەرەوەی هەرێمی کوردستان کڕی بێت زەرەری دووەمیان ئەمێ باسی بکەم ئەگەر لە دەرەوە هەرێمی کوردستان کڕی بێتی پێویستە لە ڕێگەی کەمکردنەوەی نهێنیەوە بیکرێت چونکە یاساکانی هەرێمی کوردستان کە دایناوە بۆ خەرجکردنی پارە و بۆ کڕینی سلعە و پێداویستەکان ئەبێت لە ڕێگەی کەمکردنەوە بێت هەتاوەکو ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی کە دەری ئەکا بۆ فەرمانگەکانی خۆی کاڵە لە 100,000 دینار بەرەوسەرەوە بێت سێ عەرزی هەبێت ئەبێت سێ وەسڵی لەگەڵا بێت سێ عەرزە بێ بزانن کامیان کەمترینە ئەوە بکرێت ئەمە نەکراوە لەمەدا کەس نازانێت کەس ئاگای لە کەمکردنەوەکەی بووە یعنی ئەو هەموو میدیاکان ئەگەر بکرا پێویست بوو لە ڕێ میدیاکانەوە بڵێ ئێمە 58 میلیۆن لیتر نەوتە کڕین با کۆمپانیەکان بێن عەرزی خۆیان تەقدیم بکەن با بێن تەندری وەربگرن بە پرۆسی تەندەری نابڕۆشتە بە هیچ شێوەیەک ئەمە نەکراوە ئەمەیەک دووەم ئەو سعری کە حکوومەتی هەرێمی کوردستان کە باسی کردووە لە 284,000 دینار ئەسڵەن خۆی لە بازارە لەو کاتە لە دەوری 260,000 بوو عنی کە لێرە نەک بە نرخی جملەکەی عنی کە لێرە فرۆشتراوە تاک بە هاوڵاتیان بە
ماڵان فرۆشراوە لە دەوری 260,000 بوو خێرە ئەم 24,000 دینار بە جملە گرانتر کڕیوێتی بە جملە گرانتر کڕیوێتی خۆی لە هەموو جیهانە بە جملە هەرزانترە لێرە بە گرانتر کڕاوە. اینجا زەرەرەکانی تری کە حکوومەتی هەرێمی کوردستان داوێتی ئەم پارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرفی کردووە لە ئاسمانەوە نەباری و یان نەچوە لە وڵاتێکەوە بیهێنێت ئەمە پارەی خەڵکی کوردستانە پارەی میلەتە بودجەی گشتیە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بتوانێت بە شێوەیەکی عادیلانە تەوزیعی کات یعنی ئەم بە هەدەردانە گەورەی کە کردوێتی لەم پرۆسێدا پێویستە داواکاری گشتی پێویستە لایەنە پەیوەندیدارەکان لە قەزا بێنە پێشەوە بەڕاستی لە کۆڵینەوە لەم پرۆسیە بکەن زەحمەت نەبێت تۆ بزانین بە چی ئەساسێک هاتوویت ئەم پارە زەبەلاحە 7 ملیار دینارت تەخسیس کردو و خەرجت کردو و عەقدت کردووە کوا ئەوەلیاتەکانی کوا سەرەتاکانی بۆ ڕای گشتی ڕوون کرێتەوە بۆ هاوڵاتیان و دوای ئەوەش بەڕاستی ئەمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی یعنی لە ئاستی نزمی پێداویستی خەڵکی کوردستان زۆر کەمترە زۆر هەموو هەوڵاتێک وەری هەموو ماڵێک وەری ناگرێت ئەسڵان ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی بۆ داناوە تەنها ناوچە ساردەکانە وەکو بڕیارەکە ئیمڕۆ بچێت لە پێنجوێن دەستکەن بە تەوزیعی نەوت ئەویش یەک بەرمیل ئێمە بینیمان پار ینی بە شێوەیەکی چاوەڕوانەکرا و پلەی گەرمی لە منتیقەی پێنجوێنێمانە 25 پلە دابەزیە ژێر سفر یعنی هیچ ماڵێک نییە لە خەڵکی پێنجوێن لە مانگێک لەو مەوسیمە ساردانێکی لە بەردەمانە بە 5-6 بەرمیلیش بتوانێت بەڕێ بکەن لە ناو سلێمانیشە هیچ ماڵێک نییە بتوانێت ئەگە 3 نەفەر بن بتوانێت لە 3 بەرمیل کەمتر سەرفکانی بەرمیل لە نەوتەکە بەشی یەک مانگ ئەگەر بکات و ئەو سعرێکی دایناوە 100,000 دینار بەڕاستی ئەوە زۆرە. کاک باجەر ینی هاوڵاتیانی ناوشاری سلێمانی و شارەکانی تر و قەزاکانی تر و ینی بەتەمای نەوت نەبن بە دڵنیای بەتەمای نەبن چونکە کەمیەتەکە ئەی بە 130,000کەش بەتەمای 130,000-5,000کەش بەتەمای لەگەڵ ڕۆژاکە ئەو ناوی هێناوە کاڵێ من بۆەوە کڕیومەتەوە دووبارەم سعری گران کردو بەڵە سعرەکەی ڕاگرتو ئێستا بە جملە تقریبان لە دەوری 210,000ەوەی کە من معلوماتم وەرگرت دابەزیوە لە دەوری 210,000 تر وەستاوە لە دوای ئەم ڕاگەیانی حکومەتەوە لەو سعرەدا وەستاوە لەو ڕێنجەدا نەبەزیوەتە خوارەوە و ئەمەش لێکەوتەی تر دروستەکە دانی مشکلەکە لە چیدایە کە ئێستا ئاستی نەوت بەم سعرە گرانە بێت ئۆتۆماتیکی قەیرانی غازکەوا سەری هەڵداوە من پێشتریش چەند جارێکی تریش هەر لەم کەناڵە ئەزیزەوە باسم کرد کە قەیرانی غازیش لە بەردەمانە ئێستا بالفعل وا سەرەتاکانی قەیرانی غازیش دەستی پێ کردو چونکە خەڵک کە نەوتی کەم بوو ئۆتۆماتیکی بۆ گەرمکردنەوە پەنا بۆ غازە بە غازەکەش ئەوەی کەسا لە هەرێمی کوردستانە بەرهەمێنێ بۆ هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان ئێمە هەمانۆنیمانە تەنها کۆرمۆرە ئەویش کە ئینتاجی غازەکەی 975 تەنە لە ڕۆژەکە لەوە زیاترین دووبارە بەژناکە و بەشێکیشی بە تیجاری ئەفرۆشتێ بەشێکی حیسەی هاوڵاتیان لە 140 بە تیجاریە کاتە پێ دوای ئەو نرخی کە دانراوە ناڕاستیکی تیا بۆی کاڵە من بۆەوەندە کڕیمەتەوە بۆەوەندە منەیەمەوە بە هاوڵاتیان لە کاتێک کاڵە من پاڵپشتی لە 165 ئەو نرخەم کردووە وەکو کۆی پرۆسی نەوت لە هەرێمی کوردستانە کە ناشەفافە ئەم بابەتش ناشەفافە و ئەو نرخێش کە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوەڵە من بە 100,000 دینار دعمی سوتەمەنی دەکەم ئەمە ینی چۆنەڵی نازانم ینی زۆر ئەتوانم بڵم ئەگاتە ئاستێکی چاوەشەکاری و دوای ئەوەش ئێمە ئەگە یەک تۆز بگەڕێنەوە دواوە بۆ راپۆرتەکانی کۆمپانیای دیلۆیت کە کۆمپانیای دیلۆیت لەسەر داتاکانی هەرێمی کوردستان داتەنەوتەکانی هەرێمی کوردستان راپۆرتی خۆی بڵاو کردێتەوە هەموو جارێک لە داتاکانی کۆمپانیای دیلۆیتە بڕێک پارە بڕاوە دانراوە بۆ پاڵاوتنی نەوت لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوەتە لە کوی پارەی نەوتی داهاتی نەوتی هەرێمی کوردستان ئەم پارەیە بڕاوە ئەم پارانە ئێستا ئەمە گومان لەسەر ئەوەش تۆخەکاتەوە کە ئایا ئەم پارێ ئایا هەر حەقیقی بووە سرف کراوە ئەگە سرف کراوە حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئێستا نەوت لە دەرەوە کرێت ئەی کوا خۆی پاری پاڵاوتن کە نەوتی پاڵاوتووە لە پاڵاوگەکانی نەوتی کوردستان و ئەو پارەی لە داهاتی نەوت بڕی بوو زەحمە نەبێت کوا بەرهەمەکەی کوا گاز و نەوت و بەنزینەکەی کوا ئەمە یەک دوو ئەگەر حەقیقیش نییە هەر لە ناو راپۆرتەکانی دیلۆیتە بەشێکی راپۆرتەکان تەخسیس کرابوو بۆ ئەو کەمیەتە نەوتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە سعرێکی کەم فرۆشتێتی بە پاڵاوگەکان فرۆشتی بە پاڵاوگەکان بۆ پاڵاوتنی ناوخۆ ئەویش مەفروض بوو کە ئێستا ئەم نەوتێش دیار بوو ینی دەربکەوتە زەحمە نەبێت
بۆ بە 284 کڕی بۆچی بە 100,000 نایکڕی لە کاتێکا تۆ لە داهاتی حکومە دەیتوانی چی بکە کاکباجات یعنی بۆ نمونە وای دابنێ حکومە دەم پرۆسی ئەنجام نەداوە ئەیتوانی چی بکە حکوومەت هەرێمی کوردستان هەروکوی لە راپۆرتەکانی دیلۆیتا کە پێشتریش ئاماژەی پێدا و لە داهاتی نەوت پارەی لێ بڕیوە ئەیتوانی خۆی پاڵاوتن کات ئەو کەمێتە نەوتە بۆ نمونە 50,000 بەرمیل نەوت لەم مەوسیمەدا کە مەوسیم بەرەو سەرما هەنگاوانین ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت لە هەناردەکردنەکە تەخسیس کات بۆ ئەو پاڵاوگانی کە ئێستا هەیە لا نازە کارە ئەمەی بازیان ئەمانە تەخسیسی کا بۆیان بۆی کە نەوت بەرهەم بێنن گاز و بەنزینش بەرهەم بێنن لەگەڵە بیدا بە ناوخۆ و بە سعرێکی مەدعوم و بە سعری هەرزان بیدا تەسەوور کە کاکە ڕانکۆ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە سعری برێنت نەوتی بدایە بەو پاڵاوگانە و ئەگەر کولی بەرمیلێکیش کە پاڵاوگەکان پاڵێن و کە حکوومەتی عێراق ئێستا 7 دلار نەداتێ وەکو حکوومەتی عێراق 7 دلاریشی بدایە پێیان بەرمیل لیتریەک سوتەمەنی بە کۆی گشتی 900 دینارەکە لەسەر حکوومەت باشە ئێستا ئەم هاتۆ کولی لیترێک نەوتی سپی 1400 دیناری پێداوە ینی حکوومەتی هەرێم ئەو کات ئێستا نەوتەکەی خۆی فرۆشە بۆ نمونە بە دەرەوە تقریبا 12 بۆ 16 دلار لە سعری برند کەمتری فرۆشێت ئێمە وەکو سعری برند کە ئیمڕۆ 92 دلارە باوەکو سعری برند بیدایە بە پاڵاوگەکان لەسەر هاوڵاتیش حساب کردای وەکو برند بە 92 دلار 7 دلاریشی بدایە بە حەقی پاڵاوتنەکەی ئەو کاتە لیتری 900 دینارە کەوت باشە یعنی لیترە بانزین بە 900 دینار لیترە نەوت بە 900 دینار و لەگەڵ RCR-ەکەشی کە ئەمێنێتەوە کە ڕۆن و نازام چوشی سیارە ئەمانە گریسی لە بەرهەمێنێ کە ئەمانەش هەمووی داهاتن 900 دینارە کەوت لەسەر حکوومەت باشە بە سعری برێنت و لەگەڵ ئەو ینی ئەمانەشی نەکردووە ئەیتوانی بیکە هیچ کێشەیەکی نەبێ بچێت لە دەرەوە ئەو هەموو پارێش بڕاتە دەرەوە بەڕاستی کارەساتە کاک بەهەجە دەگەڵکو دو پرسیار من لە جەنابتی بکەم ئەوەی کە پێویستە داواکاری گشتی بیکات وەک بۆی کە بۆ نبێتە فشارێک لەسەر حکوومەت بۆی هیچ نەبێتیانەوە تا بۆ ڕای گشتی بڵای بکاتەوە کامە چۆنە هی ئەم سعرانە دانراوە یا خۆدەوە تا چارەسەرێک بۆم دۆخە بۆم بدۆزێتەوە لەبەری هەر بڕیارێکی کە بەرامبەر بە هاوڵاتیان بۆ دژی هاوڵاتیان بارگرانیەکە بۆ هاوڵاتیان کە و نەتوانێت بۆ سعرە وەری بگرێت لە حکوومەت چۆن دەتوانێت لەسەر و 200 لە بازار بیکڕێتەوە خۆی بەڕای من وەکو کەسێکی ئاساناسیش پێویستە داواکاری گشتی لەسەر کۆی ئەم کڕینی نەوتە بێتە دەنگ بەڕاستی بزانە حکوومەت چۆن ئەم نەوتەی کڕیوە لێ کۆڵینەوەی لەگەڵا بکات و ئەو داتایانی کە حکوومەت ئەڵێ من بە 284,000 دینار کڕیومە ڕوونی بکاتەوە بۆ ڕای گشتی بەڕاستی دەربکەوێت بزان ئەساسی ئەم پرۆسی نەوتی چییە چی کۆمپانیایە گێناوێتی لەگەڵ شی عقد کراوە بەڕاستی ئەمانە ڕوون بکرێتەوە و هەروەها لەسەر ئەو بە هەدەردانێش کە کراوە چونکە نرخەکە زۆر لەسەر و نرخی بازاڕەوە کڕاوە و دوای ئەوەش بەڕاستی ئەو پرۆسی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی وەکوتم دوو زەرری داوە زەرێکی لە گیرفانی ڕاستەوخۆی هاوڵاتی داوە و زەرێکی لە گیرفانێکی تری ناڕاستەخۆی هاوڵاتی داوە کە بودجێ گشتی و لە بەردەستی خۆیەتی سعرێکی گرانی پێداوە لە هەردوو لاوە بەڕاستی زیان و زەرێکی زۆری دەست خۆش بکات بەڕاستی هەواڵێکی ناخۆش بکڵی خەڵک بە تەمای نەود نەبێت لە ناو شارەکانە بە پێم بڕبێ بەس بەشی ناوچە ساردەکانەکە ئەویش بە 103,000 پلانی حکوومەتی هەرێم ئەوەیە بەس ناوچە ساردەکان دەست خۆش بێ سپاس بە بەهجە دەحمەد ماستەر لاگرێ بەستێنەوتیەکان سپاس بە خێر هاتی سپاس بۆ ڕوونکردنەوەکان